وانەبێژانی وەزارەتی خوێندنی باڵاش دەروی خێریان لێکرایەوە. نۆبەرەی لافاویش زەرەروزیانی خۆی هەبوو، جارێ بە تەواوەتی بارانی باش نەباریوە، بەڵام زەرەری خۆی داوە لە چەند ناوچەیەکەمان و چەند هەواڵێکی ترم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. ئیتر با گرێبەسکردنی وانەبێژانی خوێندنی باڵا بوو بە فەرمی. دکتۆر ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕایگەیاند بڕیاری فەرمی بۆ بە گرێبەسکردنی وانەبێژانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەرچووە. وتیشی وانەبێژانی خوێندنی باڵا ڕۆڵێکی بەرچاویان لەناو هۆڵەکانی خوێندن لە زانکۆ پەیمانگاکان هەبووە و کلێنی گەورەی نێو وەزارەتەکەیان پڕ کردوێتەوە. بڕیاری بە گرێبەسکردنیشیان پاداشکردنیان بووە بۆ ئەو کارە باشەی کە لە ماوەی ڕابردوودا کردویانە. ئەم بڕیارە 4101 وانەبێژی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لێی سوودمەند دەبن. لا پردێ بە شێوەیەکی بەردەوام سیستەمی ئاودێری بلوارەکان دەشکێندرێن و بەهۆیەوە ئاو بەسەر ڕێگاکان بڵاو دەبێتەوە. شارەوانیش دەڵێت پۆلیسیان ئاگادار کردوێتەوە، بەڵام سوودی نەبووە. شاهین خالید بەرپرسی بەشی ڕاگەیاندنی شارەوانی پردێ بە 964 وت تیمەکارمان بەردەوامە و سیستەمە ئاودێریە چاک دەکەنەوە کە شەوانە لەلایەن هاوڵاتیانەوە دەشکێندرێن. دەشڵێت ئەمە بووەتە دیاردە و بەردەوام دەبینرێت. نووسراویشمان کردووە بۆ ناحیە و پۆلیس، بەڵام تا ئێستا هیچ لێپرسینەوەیەک نەکراوە. شاهین خالید باسی لەوەش کرد ماوەیەک لەمەوە بەر 250 مەڕەشەی ئەو سیستەمە شکێنرا بوو، دواتر چاکیان کردوونەتەوە کە هەردانەیەکی بە 4000 دینارە و ئێستاش 300 دانەی دیکەیان کڕیوە. لە ڕووداوێکی هاتوچۆدا ئۆتۆمبیلێکی جۆری تۆیۆتا لانکرۆزەر لەسەر شەقامی فڕۆکەخانەی کەرکووک نزیک بازگەی یەکی حوزەیرانی کۆن سوتا. دوو سەرنشینی ناو ئۆتۆمبیلەکەش گیانیان لەدەستدا. سەرچاوەیەک لە بەڕێوەبەرایەتی بەرگریی شارستانی کەرکووک بە 964 وتەوە ئۆتۆمبیلە بەوەی خێرایی لێخوڕینەوە کۆنتڕۆلی لەدەستداوە وەرگەڕاوە. دەست بەجێش گڕی گرتووە. وتیشی هەردوو سەرنشینی ئۆتۆمبیلەکە کە یەکێکیان ژنێکی تەمەن 41 ساڵە سوتاون و گیانیان لەدەستداوە. یەکەم لافاوی ئەم ساڵ بەرۆکی گوندەکانی بناری قەندیلی گرت و ناوچەکانی دیکەی کوردستان سەلامەت دەرچوون. دڵشێر ئیبراهیم هاوسەرۆکی شارەوانی بناری قەندیل بە 964 وت بەهۆی بارانبارینەکەی شەوی ڕابردوو گەڵابە و عادیلەی شارەوانی کە بە مەبەستی پاکردنەوەی ڕێگای چەند گوندێک لەسەر ڕێگای گشتی بوون ئاو بردوونی. وتیشی چەندین پردی پەڕینەوەی ڕێگای گشتی گوندەکانی بناری قەندیل بە لافاوەکە نەماون و زیانی زۆریش با پرۆژەی ئاوی خواردنەوەی چەند گوندێک گەیشتووە. حوزی ماسی و چەند شوێنێکی گەشتیاریشی تێکداوە. لە سنتەری ناحیەی هەڵشۆی سەر بە قەزای پشدەریش لافاو دروست بوو کە بە وتەی بەڕێوەبەری ناحیەکە زیان بە پرۆژەیەکی ئاو کەوتووە. ئاوکات بەهۆی ڕەشەبا و بارانەوە لە دوکان و دەوروبەری کارەبا بۆ چەند کاتژمێرێک کوژایەوە. لە ئاغجەلەریش 5 ستوونی کارەبا کەوتن و 17 گوند بێکارەبا ڕۆژیان کردەوە. هەواڵەکانە پێشکەشکردن شاد.